بە مەبەستی ڕێگریکردن لە هەڵوەشاندنەوە و دروستکردنی خێزانێکی سەرکەوتوو بۆ سوودگەیاندن بە کۆمەڵگا مەڵبەندی سێی هەولێری کۆمەڵی ئیسلامی بە هەمەهەنگی لقی هەولێری زانایانی کۆمەڵ کۆڕێکی بۆ دکتۆر مەلکۆ ئەسعاد بە ناونیشانی بەرەو خێزانێکی سەرکەوتوو ساز کرد. دیارە مەبەستی ئێمە لە سازدانی ئەو کۆڕە بە هەماهەنگی لەگەڵ لقی زانایانی هەولێری ناوەندی زانانی وانگەوازی کۆمەڵی ئیسلامی ئەوە بووکەوە خێزانەکانی خۆمان بە شێوازێک گرنگی و بایەخی پێ بدەین بۆ ئەوەی کەوا بیان پارێزین لە هەموو نەهامەتی و لە هەموو دەردەسەریەکەوە تووشیان دەبێت لە ڕووی فکری لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ڕووحی بۆ ئەوەی کەوا خێزانەکانی خۆمان بپارێزین و ماڵ و منداڵی خۆمان بپارێزین و لە دوازاریش کۆمەلگایەکی پارێزرا و سەرکەوتومان ببێت. لێک هەڵوەشاندنەوە و لادان لە ڕاستە شەقامی خێزانی کورد لە ئێستادا بەراورد بە ساڵانی ڕابردوودا ڕووی لە زیادبوونە ئەمەش بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە سەرەکی ترینیان دوورکەوتنەوە لە شەریعەتی خوا و دابوو نەریتە جوانەکانی باب و باپیرانە مامۆستایەکی ئاینیش دەڵێت پێویستە بە هەموو لایەک لە ژێر ڕۆشنایی ئاەت و فەرمودەکانی ڕەسوڵ هەوڵ بدەین بەر لە لێک هەڵوەشاندنەوەی خێزانی کورد بدەین. خوای پەروەردیگار لە ئاەتێکی مبارەک و پیرۆزدا پێمان دەفەرمی یا ئەیوهە الذین ئامنوا قوا ئەنفوسەکم و ئەهلیکم نارا ئەی خەڵچینە خۆتان و مار و منداریشتان بپارێزن لە ئاگر معنی ئەوە نی ئیلا ئەو ئاەتە مەبەستی ئاگری جەهەنەمێ بی کە خێزان لێک هەڵوەشاوە ئاگرە کە کوڕە گەنجێک دەکەویتە جادە و کۆڵانەکان ئاگرە کە دەکەویتە گازینە و کافتریایەکان نێرگرە دەچێشی زەلام دەکوژی عەشیش دەخواتەوە مخدرات دەخوات دەچی دوکان و بازاری خەرچی دەزی ئەوە ئاگرە ئەو ئاگرە لۆ خەرچی دروست دەبی بۆ ئێمە بە هەموو لایەکمان دەبی هەوڵ بدەین ئەو ئاگرە لەسەر ئەو مجتەمع کۆمەڵگایەدا بکوژێنین. زۆربوونی کەناڵە ئەلمانیەکان و پەخشکردنی چەندین بابەت و فلیم کە لەگەڵ دابوو نەریتی کوردەواری ناگونجێت هۆکارێکی ترە بۆ زیادبوونی حاڵەتەکانی لێک هەڵوەشاندنەوەی خێزانی کورد و بەلا ڕێدابردنیان. ئەو زۆرە کۆڕانە زۆر پێویستە لەو سەردەمەشوەکو ئەوڕۆ کە تەماشا دەکەین خێزانێکی زۆر ئەمڕۆکە کەوتوتە ناو کێشە و قەیرانێکی زۆرەوە لە ڕاستە شەقامی خۆی لایداوە بەڕاستی بۆیە زۆر گرنگە ئەم جۆرە کۆڕانە بۆی خەڵک هۆشار بیتەوە دوور بکەوتە لەو هەڵانێکەوە دەبێتە هۆی هەڵوەشانەوەی خێزان بەڕاستی. بێگومان ئەم جۆرە کۆڕانە زۆر گرنگە بە تایبەتی لەم سەردەمەی ئێستادا کەوا ڕاگەاندنمان زۆر شتی خراپ پیشاندات بە تایبەتی ئەم سەرسەرانە کاریگەری هەیە لەسەر مناڵەکانمان لەسەر گەنجەکان بۆیە پێویستە زۆر بۆ ئەوەی ئەگەر خێزانێکی بەختەوەر دروست بکەین و یاخود مناڵەکانمان بە پەروەردەیەکی جوان پەروەردە بکەین. ساڵانە ئامارەکانی لێک هەڵوەشاندنەوەی خێزانی کورد لە زیادبووندایە ئەمەش لە کاتێکدایە لە ئێستادا ژمارەیەکی زۆر ڕێکخراوی بواری مافی مرۆڤ و ژنان بوونیان هەیە بەڵام ئەوانە نەیانتوانیوە بەر لەو پلانانە بگرن کە بۆ بەلا ڕێدابردنی کۆمەلگا و خێزانی کورد داڕێژراوە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.